سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی لە زانکۆی سۆرانین. ئەمڕۆ چوارەمین پێشانگای کتێب بە بەشداری دەیان دەستگا و چاپی بڵاوکردنەوە و هەزاران ناونیشانی کتێب لە زانکۆی سۆران کراوەتەوە. کردنەوەی ئەم پێشانگایە هەر تایبەت نیە بە قوتابیان و مامۆستانی زانکۆی سۆران، بەڵکو پێشانگایەکی کراوە دەبێت بۆ چین و توێژەکانی تریش کە بتوانن بەشدار بن لەو پێشانگایە. من سەرپەرشتیاری ئەو پێشانگایە دکتۆر کازم وەرەگرم. کاک دکتۆر سڵاوتان لێبێت. زانکۆی سۆران بۆ چوارەم ساڵە ئەو پێشانگای ئەکاتەوە. گرنگیکردنەوەی پێشانگای کتێب لە چیەوە خۆی بینێتەوە؟ سەرەتا بەخێر بن. ئێمە وەکو زانکۆی سۆران ئەمە ساڵی چوارەمە، ینی کردومانەتە زنجیرە کە هەموو ساڵێک پێشانگای کتێب هەبێ. ئەمە پێشانگای چوارەمی کتێبە. لەو ڕۆوە بە گرنگمانزانی وە کە ئێرە ناوەندێکی ئەکادیمی و معریفیە، ینی باشتری شوێنێک کە کتێبی تێدا بخرێتە ڕوو زانکۆکانن. بۆیە بیرمان کردوتەوە تابی لەوانەیە هەندێک کات دەستی بە هەموو شوێنێک نەگا، بە هەموو شارێک نەگا و دەستگا و خانە و چاپ و بڵاوکردنەوەکان کە تێیدا هەن هەموو شتێک نەبێ. بۆیە بیرمان کردوتەوە هەم بە داشکاندنەوە زۆربەی کتێبی دەستگا و خانە و ناوەندەکانی چاپکردنی کتێب بێنینێ ئێرە، هەم بە داشکانەوە هەم بە ئاسانیش دەستی پێ بگە. پێشانگاکە لە ئەمڕۆ یەکشەمە تاوەکو سێزدەی مانگ پێنجشەمە بەردەوامی هەیە. ئەو ڕۆژەی کە پشوشە سێشەمە وا بڕیارە، چونکە هاتن بۆ هەموو خەڵکە، تەنها بۆ قوتابی و مامۆستا و فەرمانبەرانی زانکۆنیە خەڵکی دەرێ شەتوانن بەشداری تێدا بکەن. بۆیە بڕیاردراوە سێشەمە کە دەوام ینی پشووی فەرمیە، سێشەمەش بەڕووی خەڵکدا کراوە بێت. زۆر بەخێر لەگەڵمان بووی. بەڵێ بینەرانی زاری کرمانجی بەردەوامە بین و دیمەنەکان ئەگوازینەوە. ئێستا چوارەمین پێشانگای کتێب لە زانکۆی سۆران کراوەتەوە. ئێمە هەوڵە دەین بۆ چوونی بەشێک لەو خاوەن دەستگا و چاپ و بڵاوکراوانە وەرگرین. بەڕێستان کە لێران چ دەستگا و چاپێکی بڵاوکردنەوە و بە کتێبێک بەشداریکان؟ ئەمە وەکو ناوەندی مێخەک لێرە بەشدارین. کتێبەکانمان جۆرا و جۆرن، سەروی 200 ناونیشانمان هەیە لە بواری جۆرا و جۆرتە. زیاتر خواست لەسەر چ کتێبێکە لەوەتەی ئەو پێشانگایە کراوەتەوە؟ خوێنەران دێن داوای چ کتێبێکە تەنها ئەبینن یا کڕێنیش؟ وەڵی خواستەکان جیاوازن، بەڵام لێرە لە بەرۆی زانکۆیە عادەتەن فێرخواز بە دوای ئەو سەرچاوانەدا دەگەڕێکەوەکو سەرچاوە لە بۆ دەرسەکانی ئیسفادەی لە دەکە. پێشانگاکەش لە بەرەوەی تازە ڕۆژی یەکەمیتی و تازە کراوەتەوە بەڕاستی جارێ دیار نییە بڵێین. بەس بەگشتی هەمیشە پێشانگاکەوان قەرەباڵغی زیاترە لە کتێب کڕین بەڕاستی. دەستا خۆشبی سپاس بۆ تۆکەوە لەگەڵمان بووی. من مامۆستا جەباری شوەرگرم. مامۆستا جەبار کۆمەڵە کتێبی بەدەستەوێ. مامۆستا جەبار چەند کتێبێک کرد بەدەستەوێ و خوێنەری کتێبیشی. گرنگی کردنەوەی ئەو پێشانگایە چۆنە بینی؟ خۆی پێشانگەکان هەموو کاتە کتێبخانە هەیە. پێشانگا بکرێتەوە بۆ ئەوە یەکەوە تۆ لە یەک شوێندا دەست بە زۆرتری سەرچاوە ڕابگات و ڕەنگە بۆ قوتابی زانکۆ باشترین دەرفەت بێ، بەڵام بە مەرجێک داشکاندنێکی باشی تێدا بێ و حسابی جیرفانی قوتابیش بکرێتن. داشکانەی کە کراوە بەدڵی تۆیەوە خوێنەرێ؟ بەخوای من ئەو چواردانەیەم کڕیوە تقریبن باشە. لۆ من باشە، بەس حسابی تەڵە بکە ڕەنگە کەمتر بیشتا، ینی ڕێژەی داشکانەکە بەرزتری زۆر باشتر بێت. ئاستی خوێنەر چۆنە؟ بەخوای خوێنەر هەر هەیە، ناکرێ بڵێ نییە، ناشکرد برێک کەم بوویتەوە، چونکە خوێنەر نایەت بڵێ خەڵکی من خوێنەرە. خوێنەر بۆ خۆی خوێنەرە. هەوڵە دەین چەند مێزێکی تری جیاوازیش بەسەر بکەینەوە بۆ ئەوەی بزانین لەوێ هەم سەرچاوەکانی کتێب هەمیش ئەوانەی وەکو خوێنەر و قوتابی زانکۆن چی ئەکرن یان خوێندنەوەیان بۆ ئەو پێشانگایە چی ئەبێ. لێرەش مێزێکی ترەکەدان ئەم ساڵ لە هۆڵی فاکالتی ئادەب ئەو پێشانگای کتێب کراوەتەوە لەبەر کەش و هەوا ئەگەرنا پێش ساڵانی ڕابردوو لە دەرەوە دەکرایەوە. ئەم پێشانگایە لە ئەمڕۆ یەکشەمە دەستی پێکردو تا ڕۆژی پێنجشەمە بەردەوامە بێتن. جگە لە قوتابیانی زانکۆچین و توێژەکانی تریش ئەتوانن بەشدار بن لەو پێشانگایە بۆ ئەوەی بتوانن ئەگەر کتێب ئەکڕن یا هەر خواستی خوێندنەوەیان هەیە ئەتوانن سەردانی زانکۆی سۆران و ئەو پێشانگایە بکەن کەوا بتوانن سەرچاوی ئەو کتێبانە بەدەست بێنن کەوا مەبەستیانە. لێرە سەرۆکی زانکۆی سۆرانیش لێرەیە، دکتۆر شێروان کتێبێکی بەدەستە. کاک دکتۆر سڵاوتان لێبێ. چوارەمین پێشانگای کتێبە زانکۆی سۆرانە کاتەوە. جیاوازی ئەم پێشانگایە لەگەڵ پێشانگایەکانی ترچیە و تا چەندیش گرنگەکردنەوەی پێشانگای؟ پێشەکی بەخێر بێن سەرچاو دەستان خۆشبی. وەڵاهی ئەوەش هەر درێژە پێدەری پێشانگاکان دیکەیە. ساڵان ئەو پێشانگا دەکرێتەوە چوارەمین پێشانگای خۆتان باستان کرد. بەڕاستی جیاوازێکی وهانیە کە بڵێن زۆر دیاربی، بەڵام هەر بەردەوام پێدەرە و بە تەمانی
ڕایگرین انشاءالله هەموو ساڵ بەردەوام دەکەینەوە. ستا بەدوای چ کتێبێکدا ئەگەڕێی لەو پێشانگایە دیاریت کردووە یا هەر شتێک کە تۆ بەرچاوت؟ والله ڕاستی دەوێت من خۆم زۆر خوێنەری مێژوو و حەزیشم لە ئیدارەیە، حەز دەکەم کتێبی ئیدارە و مێژوو بخینمەوە. ئەگەر کتێبێکی باشم دەستکەوت حتممە دەخینمەوە. ئەگەر تێکەڵیش بێتن لە هەردووکی ئەوە زۆر باشە، کتێبی واشەیە. دکتۆر سەرکەوتوو بن. ئەمەش پێیامی دکتۆر شێروان سەرۆکی زانکۆی سۆران کە خۆشی بە دوای سەرچاوەکانی کتێبدا ئەگەڕێ. ئەمە ئەو کتێبانە کە زیاتر بە زمانی ئینگلیزی نووسراون، زمانەکان جۆرا و جۆرن، کوردی، عەرەبی، ئینگلیزی، فارسی و بابەت و ناوڕۆکی پەرتووکەکانیش جیاوازە و دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوەشدا شکاندنیان کردووە بۆ ئەو کتێبانەی کە ئەیفرۆشن لێرە ڕەچاوی بارودۆخی داراییشان کردووە زیاتر بۆ ئەوەی قوتابیان کەوا پێویستیانە بتوانن سەرچاوی کتێبەکان بەدەستبێنن. بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتانکردنەوەی چوارەمی پێشانگای کتێب بوو لە زانکۆی سۆران کە بۆ ماوەی 5 ڕۆژ بەردەوامە بێت.